ئەوەی کە هەیە تەنها بەشێکی کەم لە داواکانمان جێبەجێ کراوە و هەمیشە قەیرانی دارایی کراوەتە هۆکار بۆ سەرف نەکردنی کولفەی پێویست بۆمان ئەوەش کە کراوە لە ئاست پێویستی و حەجمی شاری سێ سادقدا نەبووە. بۆ حکومەی کە شاری سێ سادق لەلایەن ڕژێمی بەعسەوە بەعسی لە ناوچووە خاپور کراوە و بەپێی هەڵکەوتەی شارەکە چەمی چەقان بە ناوەڕاستی شاردا تێپەڕ دەبێت و چارەسەرکردنی زۆر پێویست بوو کولفەی زۆری پێویست بوو و لە هەمان کاتدا فراوانبوونی شار و زیادکردنی ژماری دانیشتوانەکەی بە شێوەیەکی نائاسایی وای کردووە ئەوەی کە کراوە لە ئاست پێداویستی شارەکەدا نەبێت. بۆیە هەر لێرەوە ئەمەوێ بە هەموو لایەکی ڕابگەێنم بەهۆی نەبوونی پرۆژەی نوێ و تەواو نەکردنی پرۆژە وەستاوەکان و لە هەمان کاتدا تەواوبوونی ماوەی یاسایی خۆم کە ماوەی 5 ساڵ و نیوە لەو پۆستەدا بەردەوامم داوای بەخشین دەکەم لە پۆستی سەرۆکی شارەوانی سێ سادق و داواکارم ئەو پۆستە بە کەسێکی دیکە بسپێردرێت. ئەمڕۆ بە پێویستی ئەزانین دوای وردەکاریەکی ورد کە ئیتر لێرە بەدواوە ئاسۆیەکی زۆر ڕوون لە بوجەی ئەم وڵاتە و لە خزمەتی ئەم وڵاتە و لەوەی کە ئیتر ئەو هەموو پرۆپۆزەڵ و داواکاری و پێداویستێت لە تەواوی سێکتەرەکان بەگشتی و سێکتەری شارەوانی بە تایبەتی یاوەکو جەنابی مامۆستا نەبەرد ئیشارەتی پێکرد ئاسۆیەکمان لێ ڕوون نییە کە ئیتر خزمەت بەردەوام بێ لەم شارە بە پێویستمان زانی ئالێرا ئیتر بڵێن ئێمە وەکو مەڵبەندی دەی شارە زور لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین ئەم پۆستە ئیستحقاقە ئینتیخاباتیە ڕادەستکەینەوە بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار